بەڵێ سڵاوتان لێبێت چی ئەم کاتتان باش لە ڕاستیا هەڵوێستی هەریەکە لە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان جۆ بایدن لە ئێستا لەگەڵ وەزیری دەرەوە ئەنتۆنی بلینکن زۆر ڕوونە لەسەر ئەو بابەتە و ئەمە توانین بڵێن ئەگەڕێتەوە یاخود بەشێکە لەو گفتوگۆیەی لەو سزانەی کە ئەمریکا لە دوێنێ یاسەپاندی بەسەر سعودیا بەسەر کۆمەڵێک کەسایەتیە وڵاتەیە کە لە نێوانە کەسایەتی دیپلۆماسی و سەربازی هەیە ئەلبەتە پەیوەستە بۆ کەیسی تیرۆرکردنی جەمال خاشقچی لە ساڵی 2010 کە لە سەردەمی ئیدارەی دانڵد ترەمپا بووە لە تورکیا کراوە لەلایەن گروپێکی ئەمنی سەر بە وڵاتی سعودیەوە لە ژێر چاودێری ڕاستە و خۆی محەممەد بن سلمانە بووە کە ئەمە لە چوارچێوەی ئەو راپۆرتە هەواڵگریەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەمووی باس کراوە بە تەفاسیل و ئێمە لە کاژمێرەکانی پێشتر لە ناڕتی باسمان کرد ئەوەی کە جێگەی سەرنجاوی شەوەیە کە بایدن لە پێش ئەم سزایانە واتە ڕۆژێک پێش سەپاندنی سزاکان ڕۆژی پێنجشەمە پەیوەندیێکی تەلەفۆنی ئەنجام داوە لەگەڵ شای سعودیە شاه سەلمان و باس لە ناوەڕۆکی پەیوەندیەکانەوە بووە کە جەختی کردوێتەوە بۆ شا کە چەند گرنگە لە میانەی مامەڵەکردنی ئیدارەی بایدن یاخود یەکێک لە ئەجەندا هەرە گرنگ و لە پێشینەکانی ئیدارەی بایدن بۆ مامەڵەکردن لەگەڵ سیاسەتی دەرەوە بڕوابوونە بە ئازادی ڕۆژنامەگەری و بڕوابوونە بەڕای ئازاد و پشتیوانیکردنە لە پرۆسەی دموکراسی و بابەتانە و باسی لەوە کردەوە کە بە هیچ شێوەیەک چاوپۆشی لە ئەو بابەتانە ناکەن هەرچەنە پەیوەندیان لەگەڵ وڵاتانێک یاخود لەگەڵ هەرێمانێک لە ئاستی باڵا بێت لەسەر مستەوای بابەتی ئەوەی کە پێوترێ بەرژەوەندی ئەمریکا لە ڕووی مادی لە ڕووی سەربازیەوە بەڵام چاوپۆشی ناکەنەوە بە بابەتێکی ئەو بابەتێکیان بردوتە پێشەوە وەکو ئەو لەوێت سەیریەکەن و هاوتا لەگەڵ بەرژەوەندەکانی تری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بۆ چەسپاندنی ئەم بابەتەوە بۆ سەلماندنی ئەم بابەتە ڕۆژێک دواتر بڕیاری سزادانی دەرکرد بەسەر ئەو گروپەیە و نەیشاردەوە کە ئەمە دەستێکی تیرۆریستی بووە و ئەو وڵاتیە کە بێگومان مافی پەنابەری هەبووە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جەمال خاشقچی و ئەوان باسییان لەوە کرد کە چاوپۆشی ناکەن لەسەرەوە بابەتێکی ترکاوی شەوەیە کە زۆر گرنگە هەر لە چوارچێوەی ئەم بابەتە کە ئەنتۆنی بلینکن جەختی لەسەرکاتەوەویش باس لەوە کاتەوە کە جیهانە گەدارەکاتەوە کە پاڵسیەکی نوێی ئێمە بەڕێوەیە لە ئەم ڕۆکاری لەسەرەکەین سیاسەتێکی نوێمان لە ئەم ڕۆکە بە جددیکاری لەسەرەکەین ئەوشەوەیە چاوپۆشی ناکەین لە هیچ خروقاتێک و هیچ زوڵم و زۆرێک کە بکرێ بەرامبەر بە بابەتی ڕۆژنامەنووسی بابەتی دەربڕینی ڕای ئازاد و ئێمە هەڵوێستمانە بێ و سزای و کەسانە دێن و بانیانەکەین و ڕێگریان لێکەین لەوەی کە بتوان سەردانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکەن من بەشێکی زۆر لە دوێنێەوە بەشێکی زۆر لەو چاوپێکەوتنانە لەو لێدوانانم بینیوە کە قسەی لەسەرم بابەتە کردووە بە تایبەت ئەم جۆرە لە هەنگاونانی بایدن و ئەمریکا بەرامبەر بە سعودیە کە سعودیە بە یەکێک لە هاوپەیمانە هەر استراتیژی و گرنگەکانی ئەمریکادا ئەندرێ چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی ئەمنیەوە چ لە ڕووی ئەو هاوکێشەیە کە ئەمریکا دەستی پێکردووە بۆ ئەوەی کە پێوترێ پلانی ئاشتی سەدە کە سعودیە ڕۆڵێکی گرنگی هەبووە خودی محەممەد بن سلمان پەیوەندیەکی نزیکا بۆ لەگەڵ جاوید کۆشنەر و ئەو ڕێخەری ئەو جۆرە لە ئاساییکردنەوە بووە بۆ وڵاتانی تری خلیج کە پەیوەندی خۆیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکەنەوە ئەمە و پیشانەدا کە بەشێک لە سیاسەکان باس لەوەکەن کە بایدن فعلەن بەس تویتی نییە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو سیاسەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و سیاسەتەکانی سیاسەتی کردارەکین ئەوەی کە لە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ مستەفا کازمیەوە کە دەست پێکات لەگەڵ عێراقا و جەختکردنەوە لەسەرەوەی کە ئەمریکا چیەکا بۆ عێراق و ئەو هێرشانەی کە کردوێتی بۆ سەر ئێران لە ماوەکانی پێشوو بۆ سەر ئەو گروپە میلیشیانەی سەر بە ئێران لە ناوچەکانی نزیک عێراق سووریا یاخود لە سنووری نێوان عێراق سووریایە و ئەم سەپاندنی ئەم سزایانە بەسەر سعودیا هەموو پیشانەدەن کە فعلەن بایدن پلانی هەیە و ئاکتی هەیە و گۆڕانکاریەکان بە فعلیەکە بۆیە چاوەڕێ وەکرێت کە هەنگاوی جددیتریش بنێ لە ڕاستیە بابەتێکی تر کە زۆر جێگەی سەرنجاوی شەوەیە کە ئیدارەی بایدن و هەڵوێستەکانی بایدن ئێستا جیا کاتەوە لە هەڵوێستەکانی ترەمپ و ئیدارەکانی پێشتر ئەم ئیدارە بە تەواوی چاو گوێیان کردوتەوە بۆ هەر راپۆرتێکی ڕۆژنامەنووسی بۆ هەر راپۆرتێکە لە دەستگاکانی ترەوە بکرێت لە ڕێکخراوەکانەوە بکرێت لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە بکرێت لە نەتەوە یەکگرتووەکانەوە بکرێت هەر بۆیە بینین شەبکەیەک بە جۆرێک دروست شەبکەیەکیان بە جۆرێک دروست کردووە کە لە ئێستا هەموو ئەو هەڵوێستانەی کە بایدن ئەینوێنێ ڕاستەوخۆ پشتیوانی لێکرێت لە نەتەوە یەکگرتووەکانەوە لە دەستگاکانی مافی مرۆڤەوە لە بەشێکی زۆر لە سێناتۆرەکان و لە کۆنگرێسەکانەوە کە پێیان وایە فعلەن ئەو هەنگاوانەی کە ئەینێ جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە پێوترێ هەستی هاوبەشەیە لە نێوان هەموو ئەم ڕێکخراوە دام و دەستگایانە
هەڵوێستانە و بێگومان لە ڕووی سەربازیشەوە جۆرێک لە ڕێککەوتنامەی گشتی دروست کردووە لە نێوان ئەمریکا و ناتۆ و لە نێوان ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان بۆ هەر هەڵوێستێکی داهاتوو کە بینوێنێ بۆ ئێوە کە بینین لەگەڵەوەی کە هەنگاوە نێوە فعلەن هەنگاوی گەورەیانێ کەمترین ڕخنەی ڕوبەڕووە کرێتەوە و کەمترین گلەیلەکە لە باشە هەردی کە ئەنجامیەدا یاخود ئەو هەنگاوانەی کە ئینە لە ناوچەکەیان سەبارەت بەو